زیاتر لە 5 ساڵ لە منداڵ و خێزانەکەی دوور بوو تاکو ژیانێکی نوێ و دڵخوازیان بۆ دابین بکات کەچی مەرگ ڕێگەی نەدا بە دڵخۆشی بیان بینێتەوە و گریان و خەمی بۆ جێهێشتن. شیاما ئەو کچە نیپاڵیەی کە بە سامسام ناسرا بوو تەمەنی 40 ساڵ بوو لە سلێمانی لە ماڵان کاری دەکرد لە پێناو دابینکردنی بژێوی خۆی و منداڵەکانی دایکی کوڕێکی 18 ساڵ و کچێکی 15 ساڵە. بەڵام دوای توشبوونی بە کۆرۆنا لە مانگی تشرینی 2 ساڵی ڕابردوو گیانی لەدەستدا و دوای هێشتنەوەی تەرمەکەی بۆ نزیکەی 3 مانگ بە بیانووی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا وڵاتەکەی ڕێگەی نەدا بگەڕێنرێتەوە نیپاڵ و لە گۆڕستانی مەسیحیەکان لە گردی سەیوان بە خاک سپێرا. لە 22 مانگە ئەو کچەکە نەخۆشکەوتۆ براوە بۆ نەخۆشخانە ئێمە لەگەڵی بووین بەڵام بەهۆی ئەوەیە کە تەقریر تو بی دەڵێ ئەم کچە بە ڤایرۆسی کۆرۆنا گیان لەدەستداوە بۆیە وڵاتەکان ئامادەنین وەری بگرنەوە. ئێمە شەسایم بەو ڕێوەڕسمی لێرە ئەنجام بدەین و بنیای دەرەوەشی بڵێن کە ئێمە ئینسان دۆستین کە ئێمە جیاوازی ناکەین نەما بینی دین و نەتەوە مەزەبەکاندا. ئەو خزمەتکارە نیپاڵیە لەو ماڵەی کاری کردووە هەمیشە باسی گەڕانەوەی بۆ نیپاڵ و بەدیهێنانی خەونەکانی خۆی و خانەوادەکەی بۆ کردوون. طبعا کێنە ئێرە بۆ چیان بۆ کاریان وەزی ئەم باش نەبوو یعنی دایم بۆ دڵی خۆش بوو ئەیوت کە لەوێش چۆنەڵی خانوویەکەم شقەیەکەم بۆ مناڵەکانم ئامادە کردووە چەند ساڵۆ کە ئیشی کردو پارەکانی ناربووی کە شوێنێکە بێ مەکانێکە بێ و مناڵانی تێی بژین بەداخەوە ئاوای لێ هات وەزئی مادیان زۆر خراپ بوو و 6 ساڵە لە کوردستان ئیشەکە. بەوتنەوەی سروتایینیەکان و دانانی تاجەگوڵینە لەسەر گۆڕەکەی هاوڕێکانی ئامادەیی بە خاکسپاردنەکەی بوون. هەموو شتێک باشە ڕەفیقە من ناجیکە جۆر ئەوە هەموو شتێک باشە لەگەڵ ئەوە ئیش و کردووە ماڵەوە ئیش و کردووە هەموو شتێک باش بوو بەس نازانم بۆچی ئەوە کردووە. هەرچەندە ساڵی 2020 ئاماری گیان لە دەستدان و بازرگانیکردن بە کرێکارانی بیانی بڵاو نەکراوەتەوە بەڵام ڕێکخراوەکانی چاودێری ژیانیان دەڵێن دۆخیان خراپە. ساڵی 2019 لە هەرێم 15 کرێکارگیانی لەدەستداوە و 120 کرێکار سکاڵایان کردووە کە کێشیان هەبووە و 2 کچ فرۆشراون و 80 کوڕ و کچ بازرگانیان پێوە کراوە. سام بۆ بەدەستهێنانی ژیانێکی خۆشگوزەران بۆ خۆی و منداڵەکانی ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەڵام مەرگ ڕێگەی نەدا بە ئاواتەکانی بگات و کۆچی دوایی کرد و لە هەرێمی کوردستان دوور لە ماڵ و منداڵ و نیشتیمانی بە خاک سپێرا. کارزان تارێقی ناوەڕتی سلێمانی.